ڕۆژنامەوانی نەماوە، بۆنی ڕۆژنامەگەری نەماوە. لەحزەی دروستبوونی هاوڵاتی یەکەمین لەحزەی سەرهەڵدانەوەی میدیای ئەهلیە لە هەموو عێراقا. کاغەز ناتوانێت بەرگەی شەڕی دیجیتاڵ بکات. یاسایەک کە نەبێتە هۆی بەرتەسەکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری و ڕادەربڕین. تۆ ڤیدیۆ ئەبینی، وێنە ئەبینی، تێکست ئەبینی. بەپێی تەصنیفاتی تازە پۆلێنبندی تازە میدیا دوو جۆرە، مینستریم میدیا هەیە و ئەڵتەرناتیڤ میدیا هەیە. مینستریم میدیا یا میدیای باو خۆی لە میدیا باوەکانی جارانە ئەبینێتەوە، وەکو میدیای چاپکراوە، میدیای پەخشکراو، ئەوانە. میدیای ئەڵتەرناتیڤ میدیا یا میدیای بەدیل جێگرەوە خۆی لە میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەبینێتەوە. هۆکاری گەیاندن بە پێ سەردەمەکانە گۆڕێت. ئێمە لە دوێ ڕاپەڕینەوە تینووی شاخ و تینووی چاپەمەنیەکانی شاخ بووین لە ساڵی 1992 لێشاوێکی زۆر لە میدیای کاغەزی لە هەرێمی کوردستانە، هەرێمەکەی تەنی، ینی کارگەشتەوەی کە ئیتر بە هەر شارێک چەند کۆمەڵێکیان بڵاوکراوی ڕۆژنامەگەری و کاغەزی تیابێ. لە دوای ڕاپەڕینەوە بێگومان ڕۆژنامەگەری نووسرا و ڕۆڵێکی گەورەی هەبوو بۆ ڕۆشنبیرکردن، بۆ چاودێریکردنی دەسەڵاتەکانی دیکە و بۆ ئەوەی کە پێوترێ بەدیهێنانی حکومڕانێکی ڕەوا. هەر باسێک، هەر راپۆرتێک، هەر شتێکی دۆکمنتاری لەسەر مێژوی ڕۆژنامەگەری لە جیهان و لە کوردستان شا بکەین بەبێ ڕۆژنامەی کاغەز ئەم بابەتە بابەتێکی بەتاڵە و جێی خۆی ناگرێ. بۆیە ڕۆژنامەی کاغەز ئەگەر ئێمە باس لە گرنگی ڕۆژنامەی کاغەز بکەین لە 10 بۆ 15 ساڵی ڕابردووە تێئەگەین کە بنەمای سرەکانی کە پێویستە ڕۆژنامەسێکی باش دروست بکرێت، توانین لە ڕۆژنامەی کاغەزەوە دەست پێکەین. ئێمە هەمومان نەزانین ئەو ڕۆژنامەنووسانی کە ئێستا لە سۆسیال میدیا و پلاتفۆرمەکان و تەلەڤیزیۆن و کاناڵەکان ئیشەکەن باشترینیان ئەوانن کە پێشتر لە ڕۆژنامەی کاغەز ئیشیان کردووە. منەمێن نمونەیەک بێنمەوە کە ئێستاکەش هەست کاتێک سەیری راپۆرتێکی تەلەڤیزیۆنی یا لە ماڵپەڕێکا بکەم یەکسەر هەست بەوە ئەەکەم کە ئەمما پێشتر ئەم ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەی کاغەز ئیشی کردو، چونکە ئەو بنەمانی کە پێویستە لە راپۆرتا هەبن ئەوان زیاتر شارەزان. بۆ نمونە لیدی راپۆرتەکە چۆنە، چۆن سەرچاوەکان ڕیزەکە، چۆن لێدوان لە سەرچاوەکان وەرەگرێ و چۆن زانێرەکان کۆ ئەکاتەوە. ئەمانە خاڵێکی گرنگ کە لە ڕۆژنامەی کاغەزە تا ئێستاش بۆ ڕۆژنامەنووسان ماوەتەوە. بەرهەمهێنانی ڕۆژنامەیەک لە کاتی نووسینی نووسەرەکەەوە یا ڕۆژنامەنووسەکەەوە دەست پێەکە، دوای بە مەرحەلەی تایپاتێ ئەپەڕێ، دوای هەڵەچنی ئەکرێ، دوجار زمانەوان ئەیبینێ، دوجار ماکێت حازرەکرێت چێتەوە بەردەستی سەرنووسار، ینی بە چەند پرۆسەیەکا فیلتەرەکرێ بۆ ئەوەی کە هیچ کەم و کوڕی و هەڵەیەکی تیان نەبێ، نە هەڵەی زمانەوانی، نە هەڵەی ڕۆژنامەوانی. کاغەز بۆنی تایبەتی خۆی هەیە، کاغەز خۆشەویستێکی خۆی هەیە، خاستن بۆ ئەو نەوانی کە بە کاغەز پەروەردە بوون، بە کاغەز فێری ڕۆشنبیری بوون، بە کاغەز گۆشکراون. بەڵام بەداخەوە ئێستا ئەتوانم بڵێم کاغەز لە پاشەکشی زۆر خێرایە، زۆر ترسناکە، بەڵام هێشتا هەر لەگەڵ ئەوەشە خوێنەری خۆی ماوە، خۆشەویستی خۆی ماوە، عاشقی خۆی ماوە. ئەو خەڵکیش هەیە مەسەلەن هەتاوەکو دەستیان لە ڕۆژنامەیەکی کاغەزیەوە بە هیچ شێوەیەک سێری دیجیتاڵ میدیاکان ناکە، یعنی ئەتوانم بڵێم لە ساحەکەی چۆڵ نەکردووە یەکجاری. ڕۆژنامەگەری نووسرا و تاوەکو ماوەیەک بەل ئێستا چەندین وەزیفەی گرنگی ئەبینی، لەوانە وشارکردنەوە، لەوانە چاودێریکردنی سەردەسەڵاتەکانی دیکە. ئەم ڕۆڵە گرنگی ڕۆژنامەگەری نووسرا و وای کرد کە لە دەستورەکاندا ئاماژە بەوە بکرێتکە هەندێک لە هەندێک وڵاتدا دەستوری هەندێک وڵات کە ڕۆژنامەگەری دەسەڵاتی چوارەمە لە پاڵ دەسەڵاتەکانی دیکە و ئەمەش مایەوە تاوەکو چەند ساڵێک بەل ئێستا. میدیا چاپکراو زیاد لە سوود و تایبەتمەندیشی یەکێک لە تایبەتمەندە گەورەکان ئەوەیە بەشێک لە زەمنت بۆ ئەرشیفەکە.
ئەم ئەرشیفەتەوە توانی بگەڕێتەوە سەری بۆ توێژنەوەی زانستی بەکاری بێنی بۆ خوێندنەوەی ڕابردوو و مێژوو ئەوانە سوودی لێ وەربگری هەندێک وەکوڵە گومان و دوودڵی کە لەسەر ڕووداوە مێژوویەکان هەیە لەسەر کەسایەتیەکان هەیە لەسەر ڕۆژ و مێژوەکانیان هەیە دەتوانین لە ڕێگەی میدیای چاپکراوە ساغی بکەیتەوە چونکە میدیای چاپکراو دوایین ڤێرژنی کە چاپ بکرێەوە چێتە چاپخانەوە ئیتر قابلی دەستکاریکردن نییە وەکو دۆکیومنت تەگەمێنێتەوە بەڵام میدیای دیجیتاڵی وان نییە ینی تۆ لە هەر ساتێکە بۆ نمونە ڕخنەیەکە لێ بژیرێ بۆ نمونە ماشێتێکت هەڵەیە بۆ نمونە زانیاریەکی تایە نەگونجاوە بۆ نمونە وێنەیەکی تایە نەشیاوە ئەتوانی زۆر بە ئاسانی لە ڕێگەی کلیکێکەوە ئەبدەیتی بکەیتەوە و گۆڕانکاری بەسەرابێنی ڕۆژنامەکەمان بۆ تقریبان 15-16 کتێبخانە و دام و دەستگا چێکەتیای ئەرشیفەکرێ لانی کەم ئەم ڕووداوانەی ئێستا بێلایەنانە بۆ مێژوو ئەنووسینەوە ئەگەر سبینێ کەسێکات بێ لە کۆڵینەوە بکە کە لە ئێستا چی ڕۆیات هەوڵاتی باشترین سەرچاوە بێ بۆی کە بزانێ لەم کاتەیە لە دنیای ئێمە چی گوزەراوە بێگومان ئەو تەمەنەی ئێمە بەو قۆناغانەی پێشووی بینیوە کە ڕۆژنامەی کاغزی چ ڕۆڵێکێ بووە و لەو سەردەمەی ئێمە ژیاوین کە ڕۆژنامەی ئەلکترۆنیان نەبووە و بێگومان ئەو چێژەی لە خوێنەوەی ڕۆژنامە وەرەقی هەبوو و چێژێکی هێچگا گەورە بوو هەل لە یعنی کە ئەو ڕۆژنامەیە دەکردەوە زۆر جارکی و هەبوو لە دو لاپەڕەوە دەستی پێ کردیوە بوونا لە ماشێتەوە و فەنی دیزایانی ڕۆژنامە و جوانی ڕۆژنامە لەوێ یا دەرەکەوت هەندێکجار تەنانە بۆنی کاغزەکەش کاریگەریەکی خۆشی کردە سەر خوێنەر وەرگر کاتێکە ئەو ڕۆژنامەی دەخوێندەوە هەڵی دەگرد وەکو بەشێک لە مێژوو ڕۆژێککە دەگەڕایەوە سەری ئەگەر بابەتێکی تاو نەکردایە هەندێک جار لە ڕۆژنامە وەرەقیەکاندا ئەو گفتوگۆ ئەو ڕخنە و وەڵامدانەوەی ڕختانەمان دەبینی کە لە بینی نووسەرە گەورەکاندا دەبوو ئەو کاتە بیرمانە لە بینی بۆنە حەمەی مەلاکەریم و کەمال مەسەڕ و لەگەڵ ینی کێژێکی گەورەی هەبوو هەستمانە کرد باڵێن مەسلەیەکی ڕۆشنبیرێکی قوڵی پێبەخشین شتێک لە کتێب کەمتر ڕۆژنامەی کاغز بەردەوام سەنگی قورسایی خۆی بوو کاتێک کە راپۆرتێک بڵاوە بۆەوە و کاریگەری زۆری لەسەر لایانی پەیوەنددار هەبوو کە بەدوایە بچێت ئێستا ڕۆژانە دەیان خەبەر و بابەت بڵاوکرێتەوە بەڵام هەستەکەی کاریگەریکی ئەوتوی نەماوە ئەو زمانی کە لە ڕۆژنامە و میدیای چاپکراوە بەکارێ زمانێکی باڵایە لەگەڵ باڵابوونیە پەیوەندی بەوە نییە کە باڵابوونەکەی بۆ ئەوە بێ زۆر کەس لی تێنەگەن نەخێر باڵابوونەکەی لەوەدایە کە زمانە بێ ئەگەر تۆ ڕۆژنامەیەکە لە نێو خێزانەکە تا خوێنتەوە هەم ئەو کەسەی کە مناڵە ئەو کەسی کە هەرزەکارە ئەو کەسی کە گەنجە ئەو کەسی کە چوەتە تەمەنەوە داپیرە باپیرە هەموو ئەوانەی کە دانیشتون گوێی لێ بگرن و بە ئاسانی بیخوێنەوە جۆرێک لە شەرم و ترس و ئەوەی تیان نەبێت کە کاریگەری و کاردانەوەی لە ناو ئەندامانی خێزانەکەی دروست کرد بێ هەر زۆر جار وتەزایەکی بەناوبانگە یا لە ڕۆژنامە بۆ شێوەیە بنووسە و دەرکە کە یا بۆ جۆرە ئیشی ڕۆژنامەگەری بکە کە بتوانی ڕوود هەبێ لە نێو خێزانەکەی خۆتا بیخوێنیتەوە یا باسیکە یا جۆریکە. لەم 15 ساڵی ڕابردووە شەپۆلێکی بەرفراوانی جیهانی باڵین بڵاو بۆتەوە کە ئیش لەسەر گرنگیدانی زیاتر بە میدیای دیجیتاڵی و تۆڕە کۆمەڵاتەکانەکە و بە جۆرە لە جۆرەکان میدیای چاپکرا و جۆرێک لە پاشەکشەی پێوە دیارە بەڵام ئەم پاشەکشەیەش دوولایانەیە هەر پەیوەندی بەوە نییە کە ئێستا خەڵک تااقەتی خوێندنەوەی چاپکراوەکانی نییە بەڵکو بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ناوەڕۆکی چاپکراوەکان خاڵی بوونەتەوە لەو بابەتە بەهێز و بە پێزانەی کە جاران بڵاوکاتەوە و خوێنەری ژێسا سەرچاوەی دیکەی جێگرەوەی بۆ دروست بووە بۆ ئەوەی کە لە جاتێوی بخوێنێتەوە لە چاپکراوێکە ئێستا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکان ئەخوێنێتەوە لە ڕێگەی میدیای دیجیتاڵی ئەخوێنێتەوە. من وەک تاکێک خوێنەرێک ڕاستە من بە کاغز فێری خوێنەواری بووم بەڵام کە هۆکارێکی خۆشتر و جوانتر و خێراتر و بێتێچووی ئەتوانە بڵێم کەمتر تێچووی هەبێت ئەوە هەبێت ناگەمەوە لای گۆڤار ئەمە وەک منی خوێنەر وەک منی ڕۆژنامە نووس کە من گۆڤارێک
بڵاوکراوەیەک ڕۆژنامەیەک چاپ بکەم پێویستم بە کاغەزە، پێویستم بە حیبرە، پێویستم بە چاپخانەیە، پێویستم بە ستافێکی گەورە و قەرەباڵخە، پێویستم بە سەر و بەڕێوەبەری نووسین و ستافی دابشکردن و ستافی ئیداری و ستافی کارەبا و ئەمانەم هەموو پێویستە بەلانی کەمە بێت 40 بۆ 50 کەسێکم هەبێت ئیمکانی ئەوەشم نییە. اینجا تۆ لەم کاتەیە کە من بتوانم لە شاشەی مۆبایلەکی خۆمەوە تەنها هەواڵ بگەێنم بەو شێوەی زیاتر کە سنووری جوغرافی و دابشکردنیشی نەبێت بینێرمە ئەمریکا و بینێرمە ئوسترالیا بێگومان من پەنابم بەر دیجیتال میدیاکە چونکە بەڕاستی ڕاستە ڕۆژنامە و گۆڤار خۆشترە، خوێندنەوەی خۆشترە، مەلمەس و با بڵێن دەست و بۆن و ئەمانە هەمووی عاشقی خەڵکی عاشقی بێ، بەڵام ئەم تێچوونی کە من بۆم باس کردی هەموو ڕۆژنامەیەک بەلانی کەم ستافێکی 50 کەسیەوێ، بەڵام ئەگەر تۆ کەناڵێکی وێب تیڤی دروست کەیت ئەوەی کار لە ڕۆژنامەکەی ئێڵێ بەبێ سنووری جوغرافی بەبێ سنووری فلتەرکردن بگاتە ئەم سەر و بۆ ئەو سەری گۆی زەوی من بە 4 کەسەوەتوانم بیبم بەڕێوە. ئەمە کێشەکە ئێمە ئەمەیە لەبەر ئەوەی کە پاشەکشی کاغز پاشەکشیکی حتمیە بە تەنها لە لای ئێمە نییە، لە ئەمریکا وایە، لە ئوسترالیا وایە، لە سوید وایە، کاغز بۆ لەبەری کاغز تێچووی زۆرە. ڕاستیدا هۆکاری سەرەکی لاوازبوونی چاپەمەنی لە کوردستان نەکار ڕۆژنامە لە زۆر لە گۆڤار و لە کتێبولەوانە لەگەڕێتەوە بۆ دنیای ئەلکترۆن و سۆشیال میدیا ینی ئەمە هۆکاری هەرە سەرەکیە دەرکردنی ڕۆژنامەیەک لە وەرگرتنی هەواڵەکەەوە تا ئەگاتە بەردەستی خوێنەر لەوانەیە 24 ساعتی پێ بچێت سەر لەم زمانەیە بەسانیە هەواڵەکە ئاگاتە هین لەبەرەوە حتمما ئەو منافەسەی پێ ناکرێت. میدیای دیجیتالی شتێک نییە هەر پێویست بێ بە هەرێمی کوردستانەوە. ئەم لێشاوە لە هاتنی میدیا لەگەڵ فراوانبوونی بەردەستخستنی ئینتەرنێت لە زۆربینەی ماڵان و وڵاتانە ئەمیش لە کوردستانش بەشێک بوو لەوە. بەڵام کەوتوتە سەر ئەوەی بەڕاستی تۆ ئەم پلتفۆرمانە چۆن بەکارهێنی هەر شتێکی نوێ کە عادەتەن دێتە ناو کۆمەڵگەوە لایەنی باش بەکارهێنان و خراپ بەکارهێنان هەیە. لە ڕاستیە لە هەرێمی کوردستان لایەنە خراپ بەکارهێنانەکەی زۆرتر بوو لە مەسەری لایەنە باشەکەی. هەر ئەم زۆربۆری ئێستا لە میدیای ئەلکترۆنیە هەیە ئەوەی کە پێڵن میدیای دیجیتالیا هەیە پێمان ئەڵێ کە لە هەرێمی کوردستانی لایەنە خراپیەکەی یعنی سوبەرگرتنە خراپیەکەی لە هەرێمی کوردستانە زیاتر بوو. قسەکردنم لەسەر میدیای ئەلکترۆنی مانای ئەوە نیە کە کۆی میدیای ئەلکترۆنی سفر بکەمەوە خۆم لە میدیای ئەلکترۆنی ئێستایی شەکەم لایانی زۆر باشی هەیە ئەگەر بە باشی بەکاری بهێنرێ یەکێک لە لایەنە باشەکان ئەوەیە کە لە میدیای ئەلکترۆنیە تۆ هەواڵەکە هەمان لەحزە ئەزانی چاوەڕ ناکەی لە ڕۆژنامەی کاغەزە بەیانی هەواڵەکە و پێ بگا. هەواڵەکە لە گیرفانتە هەست کات بتوێ مۆبایلەکە و دەرهێنی سمارتفۆنەکە و دەرهێنی و زانیارەکان وەرەگری. لایەنێکی تری ئەوەیە کە لە یەک کاتدا تۆ ڤیدۆ ئەبینی، وێنە ئەبینی، تێکست ئەبینی، قسەکردن ئەبینی لە ناو حەدەسەکەی. ئەمانە هەموو شێوازێکی زۆر باشن کە لە میدیای ئەلکترۆنی هێناوەتەکایەوە. ئێستاکە بۆی ئەو ڕۆژنامە ئەلکترۆنیەوە نەخێر یعنی جۆرێک لە فەوزا جۆرێک لە زانیاری سەطحی ئەوەی کە پێوەتێ قوڵ نییە بەڵام ئاسۆیە نەک و ستونی بێت و جۆرێک لە باڵێن تەنانەت سەلێ شێواندنێک لە ڕێگەی پارەوە ئەوانەی کە جدیدین ئەوانەی بابەتەکانیان لەو ئاستەیانین لە ڕێگەی ئەو پارەی کە دەیدەن و سپۆنسەری بۆ سپۆنسەریان کرێ دێتە سەر مۆبایلەکەی من بەبێ من لایکم کردی بێت ناچارم سێرێکی کەم چایکی پێ بکشێنم ئەمە زۆر بڵاو بۆتەوە و کاریگەریشی هەبووە ڕنگ بێ کاریگەریەکەی لە کەسێک بۆ کەسێککە کەمتر بێ کەسێکە نوخبەی بەیان پسپۆر بێت دەتوانێت سەری ئەو پێجانە نەکات کە دیار نییە کێدەی با بەڕێوە بەڵام ئەوە کاریگەری واگریمان لەسەر من و تۆ نەبوو بێگومان لەسەر گەنجێکی دیکە لەسەر کەسانێکی دیکە هەیە بۆی کە من لێمە پرسن هەواڵێک بڵاو بۆتەوە وا ئەڵێت پێش هەموو شتێکە هەواڵەکە زۆر سەرنج ڕاکێش بێ ئەڵێم کێ بڵاوی کردوێتەوە ناوی ئەو پێجەم پێ بڵێ بێگومان ئەو پێجە ئەگەر دیار نەوێت کێ لە پشتێوەیەتی خۆی شاردوێتەوە من بە گومانەوە زۆر بەرگومانەوە سێریەکەم چکە بەشێ لەو کە پێجانە ئەرکیان کە خۆیان کەشف ناکەن ئەرکیان بڵاوکردنەوەی هەواڵی ساختە و چاواشەیە لە دە هەواڵ کە بڵاویەکەنەوە نوێیان ڕاست نییە.
کۆمەڵی هۆکاری گەنج هاتوونەتە ئاراوە کە جیلێکن سریعتر خێراتر بەبێت تێچوونی کەمتر لەبەر ئەوە سێرەکەی ئێستا کێشەیەک دروست بووە لە سەرانسەری دنیاە کە دەیان ڕۆژنامەی زۆر قبول گەورە بەناوبانیە و کریسیانساریس مۆنیتۆر وەکو شیکاگۆ تریبیۆن وەکو ئیندیپندنت وەکو حیاتی لوبنانی وەکو جەریدە میسریەکان عراقیەکانیانی ئەمانە هەمووی داخراون بەڵام لەگەڵ ئەوەشە سێرەکەین بە دوو دارشەقەوە ڕۆژنامەی کاغەزی هێشتا هەر لە ساحەکەیە ماوەتەوە. هاوڵاتی ژۆکو هەر ڕێکخراوێکی تر هەروکو هەر کارێکی گروپ لە کوردستانەکەەوە بڕای من تا ئێستا و جۆرە ئیشکردن هێشتا نەگەیشتوەتی ینی نەخەمڵیوە خەڵکی ئێمە ڕانە هاتوون بۆی بە گروپ ئیش بکەن. ئێمەش بە کۆمەڵی کێشەی ناوخۆیی یانی سەرباریەوە یەک دنیاک لە دەرەوە بۆ هاوڵاتی کێشە دروستەکە خۆشمان ستافەکەش لەناو خۆمانە کۆمەڵی کێشەمان هەبوو یانی یەکێک لە کێشەکان بۆ هۆیەوەی کە بۆنمونە تیمێک لە هاوڵاتی جا ببنەوە بچن ڕۆژنامەی ئاوێنە دەربکەن. بەرحاڵ بە جۆرەی زۆڵف و زەمانە و بواری ئابووری و سیاسی هاوڵاتیش ئەکەوتە بەر ئەم کاریگەریانە ئەو گۆڕانکارانی بەسەرا هاتووە. تا ساڵی 2007 هەفتەی جارێک بوو لە 2007 تا 2013 کردمان بە هەفتەی دووجار لە 2013 تا 2016 توانیمان بە ڕۆژانە 5 ڕۆژ لە هەفتەیەکا دەری بکەین. بەس بەداخەوە لە دوای ینی یەکێک لە کاریگەری هەرە خراپەکانی ئابووری سەربەخۆ لە کوردستان بەرمیدای ئازاد کەوت. من ئەتوانم بەدایان بەڵگەبی سەلمێنم ینی ئێمە لە هەموو کەس زووتر ئەو ئینەمان لەسەرکەوت ئەو زەرەرە بەرێمە کەوت. هەموو سەرچاوەکانی داهاتمان لەو کاتا وردە کەمی دەکرد چکەمە احتیمادمان هەم لەسەر فرۆش بوو هەم لەسەر ئاگاداریەکانی حکوومەت بوو هی پرۆژەکانی حکوومەت و هەم لەسەر ڕکلامی بازرگانی لە کاتی ئەزمەکەی ئەمانە هەمووی وەستا ینی توانە بڵێم نزیک بووە لە سفر داهاتی ئێمە لە 1970 هاتە خوارەیە. من هەرتوانین بەڕاستی 2 ساڵێک پەرەی پێ بە دوایەوە بە ناچاری ڕامگرت بۆ ماوەیەک لە 2010 کە تۆزێک وردەوردە بەزە گوشایەوە بە هەفتانە دەستمان پێ کردەوە. هۆکارێکی دیکەی پاشەکشی ڕۆژنامەگەری یا میدیای چاپکراو لە هەرێمی کوردستان ئەگەر بە دیاریکراوی قسە بکەین پەیوەندی بەوە هەیە کە خوێندنەوە لەم دەڤەرە کولتور نییە. ینی کولتوری خوێندنەوە کولتورێکی وەکڵێ دوور و درێژە بە ڕۆژ و دو ڕۆژە دروست نابێ بە ساڵ و 2 ساڵە دروست نابێ. هەموو وڵاتانەی کە تۆ ئەیان بینی کە تا ئێسش میدیای چاپکراو تێدا برەوی هەیە بە تیراژی میلیۆن و میلیۆن و 500 و زیاتر چا بکرێن چ لە ڕۆژنامە چ لە گۆڤار چ لە کتێب تیراژەکانیان بەرزن ئەوان لەوێ خوێندنەوە کولتورە. لە کوردستانە گرفتەکە ئەوەیە ئێمە ئەوانەی کە ئیش لە سەر بەرهەمێنانی پەیامی میدیاییەکەن بە چاپکرا و پەخشکرا و دیجیتاڵیەوە گوێ لە وەرگرەکانیان ئەگرن گوێ لە بەکارێکنەرێکی فەیسبوکن کە بۆنمونە تااقەتی نییە بخوێنێتەوە ئەمیش تااقەتی نییە ڕۆژنامەیەکی کواڵیتی بەرزی بۆ چاپکە تااقەتی نییە. ئێستا جۆرێک لە هین پێیا بووە کە ڕۆژنامەوانی ئۆفیسیە ینی لە ڕێگەی مۆبایل و لە ڕێگەی چات و ئەوانەوە هەواڵ وەرەگرێت و تحقیقات دەکا لە کاتێکە ڕۆژنامەوان خۆی ناوی خۆی بخۆی بێ کەسێکی تحقیقی بێ مەیدانی بێ و بگەڕە بە دوای سەرێشەیە. بەڵام تەنە ئەمە هۆکار نییە بۆ ماڵاواییکردنی ڕۆژنامەی کاغزی یان لاوازبوونی ڕۆژنامەی کاغزی. یەکێکی دیکە لە هۆکارەکان نەبوونی بزنسی ڕۆژنامەگەریە لە کوردستاندا ئەوەی کە باڵێن کۆمپانیایەک هەبێ بەڕێوەبردننی لە ڕۆژنامە گەورەکانی دنیا لە نێویشیاندا نیویۆرک تایمس واشنگتن پۆست کۆمپانیا بەڕێوێبە کۆمپانیایەکە کە پشکەکان باڵێن ئی کەسانێکە کە ئەو پشکانەیان کڕیوە و لە منافەسەکردنی یەکتریان ڕۆژنامەگەری لە کوردستاندا نەگەیشتە ئەوەی ببێ بە بزنس. من بۆ خۆم بە کاریگەری و بە ئیشی هاوڵاتیکەوە نزیکەی 24 ساڵە بەردەوامە. من 24 ساڵ لە تەمەنی خۆم لە جهودی خۆم لە کاتی خۆم لە پارەی خۆم بۆ ئەم پرۆژەی سەرف کردووە بەڵام نەتیجەکەی زۆر دڵخۆشکەر نییە بۆ من لەوانەیە لای زۆر کە سیر بێ کە منم حەقیقەتە ئاڵێم چونکە ئەو ئیشەی نەکرد کە میدیای ئازاد لە کۆمەلگا و لە دنیاە کردوێتی. مەسەلەی وەستانی بڵاوکردنەوەی هاوڵاتی لە ئێستادا جارێکی کە لە بەردەستمانایە من ئێستا لەو کاتە لەو ئاسینە شوێنەدام کە نازانم بەردەوام بەمیان خودنا چکە بەڕاستی ناتوانین خەرجەکەی دابین بکەیت. ئەوانی کە پێشتر سپۆنسەریان کردوون ڕایان گرتووە بە دوای سپۆنسەری ترەوەی ئەگەر توانیمان دەستمان کەوێ ئەوە بەردەوامە بی ئەگەر نەمانتوانی بەداخەوە جارێکی ترە بێ ڕای بگرینەوە. آخر کەسە بین لەم دنیاەکە قەنەعات بۆ بێنین لە سۆشیال میدیا چیتر چار نییە بێ لەگەڵی بڕۆین
بڕیارمەنداوە ئەستۆدیێک دروستکەین هەندێک بەرنامەی تایبەت بۆ سۆشیال میدیا دروستکەین بە هەمان تێگەیشتن و فەلسەفی بیرکردنەوە و ئیشکردنی هاواتی کاغەزەکەوە. پێم وابێت لە هەرێمی کوردستان ئێمە دواکەوتین لە ڕێخستنەوەی دەستگاکانی ڕاگەاندنیا ئەوەی پێوتری ڕۆژنامە نووسکیە و چۆنە و مواساتی ئەلامی چۆنە ئەمە ئەرکێکە کە بە یەک موەسسە و دوو موەسسە ناکرێ ئەبێ هەموو ڕۆژنامە نووسان تایە بەشدار بن پەرلەمان ڕۆڵی هەبێ ئەوانی کە چاودێری دۆخی میدیا ئەکەن هەمووی ڕۆڵی هەبێت پێم وایە دەرکردنی جارێ یاسایەک بۆ مەسەلی میدیا ئەلکترۆنی ئەمە زۆر زەرورە چونکە ئەو میدیانی ئەو یاسانی کە هەمانە پێم وایە زۆر تەرکیزی لەسەرەوە نیە کە میدیا ئەلکترۆنی چیە لە کاتێکا ئێستا 90 بۆ 95 تەرکیزی ئێمە لەسەر میدیا ئەلکترۆنی بۆیە ئەم ڕێخستنەوەی پێویستی بە گفتوگۆ مناقەشاتی قوڵ هەیە بە ڕۆژێک و دوان ناکرێ و کەوتۆتە سەر ئەوەی کا ئایا مەسەلەی حکوومەت چۆن دێتە ژێرباری ئەم جۆر ڕێخستنەوەنە چونکە من پێم وایە دوجار بەشێک لەم زۆری و بۆری و فەوزایی کە لە میدیای حکوومەت خۆی لێی بەرپرسە بەنسبەت دیجیتال میدیاوە کۆنتترۆل ناکرێت ینی گەشتین ئەو قەنعاتکە من بە یەک ڕستەیە لەمەڵم کۆنتترۆل ناکرێت ینی لە نەتیجەی ئەم هەموو کێشی کەێتە سەرەوەسەری ئەو سەرمێزی من بکە بە دەیان سکاڵای هەفتەیەکی تایە بە هەفتەیەک بە دەیان سکاڵایەت لە سەدا 90 سکاڵاکان لەسەر دیجیتال میدیایە لەسەر کەناڵە ڕسمیەکان و لەسەر کاغەزیەکان بە هیچ شێوەی سکاڵامان نییە دوو بابەت هەیە بابەتێکیان ئەو کەناڵان کە مۆڵەتی ڕسمیانی حسابی میدیایان لەگەڵەکەی کابرا هاتوو خۆی ناسانەوە سەر و سەر و ستافی هێناوە ئیجازی وەرگرتووە لای ئێمە و لە ئاسایی شۆ مۆرێک دروست دەکات ئەمە ناسراوە حسابی کەناڵی بۆکەی ئەمە ناتوانێت سەرچێخ بڕوات ناتوانێت تەشیر بکە لەگەڵ هاتنەکایی ئەتەرنێت و دواتریش باڵێن ڕۆژنامەی ئەلکترۆنی وڵاتانی دنیا تووشی ئالنگاریەکی تازە بوونەوە یعنی نەک هەر لە هەرێمی کوردستان ئەم تحدیاتە لە وڵاتانی دیکەشە هەبوو کە چۆن خۆیانی لەگەڵا بگونجێنن لەگەڵ ئەو بابەتە تازەدا لە غیابی ڕۆژنامەی کاغەزا ئێمە ئەبینین کە مەسەلەی بابەتی هەواڵی ناڕاست هەواڵی ساختە فێک نیوز یا ئەوەی پێی ئەڵێن کە زۆر بەربڵاوە کەس سیارەتی ناکە. تو ئەگەر ڕۆژنامەوان بێ بەشێکی بەهرە و سەلیقەیە لە ناو خۆتا هەبێت دوای 24 ساڵ زۆر دڵم بە ئیشەکەی خۆم خۆش نیە بەداخەوە. دواترین کێشە لە بەردەم دادگاکانی کوردستان ئەو کێشانن کە لەگەڵ میدیا ئەلکترۆنیدا هەیە خاوەنی مۆڵەتی نزیکی 1000 بڵاوکراوی کاغەزی وەک چاپکردن و بڵاوبوونەوە و دابەشکردن لە هەرێمی کوردستانە تەنها دەبوو 12 ڕۆژنامە 30 بۆ 40 گۆڤار بە شێوای پشر دەرەچێت. تۆ لە لایڤێکە پێشکەس وەرەگری ئایا ئەم معلوماتانە ڕاستن کە تۆ ڕاستە خۆدێتی بە خوێنەر